حکوومەتی خۆجەیی سلێمانی هەڵمەتێکی بۆ نێشتنی زیادەڕۆیی و ڕێکخستنەوەی هاتوچۆی ناوبازار دەست پێ کرد. سەردار قادر لە بری پارێزگای سلێمانی ڕاگەیاند لیژنەیەک سەرقاڵی کارکردنە بۆ ئەوەی نهۆمی یەکەم و دووەمی بازاڕی دەبۆکە و نهۆمی دووەمی بازاری عەسری دابین بکرێن بۆ دەستگیرەکانی ناو بازار. دوکانەکان بەردەمی دوکانەکەی خۆی شۆسەکەی کردبوو بە دوکانێکی بێکرێ ئەوانەمان پێ لابردن. دوای ئەوە عەرەبانە و ئەو دەژێڕانەمان لابردووە هەوڵمان داوە لیژنەیەکی تایبەتمان هەیە کە ئێستا هەر ئێستا لە کارکردنان بۆ ئەوەی کە بازاڕی دەبۆکە قاتی یەکەم و قاتی دووهەم جێ ئەەکەینەوە بە مەتر بە مەتر کە جێی سنووقەکە و مێزەکەی بێتەوە. قاتی دووەمی بازاڕی عەسری جێ ئەەکەینەوە بۆ کاسبیان لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانیش کۆمەڵێ زەویان ناوێتێ کە بەکاری بێنین بۆ ئەوەی ئەم کەسانە بتوانن کاسبی خۆیان بکەن و لە کۆڵانەکان و سەر جادەی 60 کە نەبێتە تێکدانی سیمای شار و هاتوچۆ لە ڕووی ئەمنیشەوە پارێزراو بێ شوێنی تایبەتیان بۆ پەیاکەین ناونووسێکیانەکەین ئەمە بە گرێبەستی کاتی ئەبێ بە گرێبەستی دایمی نابێ بۆ ئەوەی نەچێ بیفرۆشێتەوە. زۆربەی کلینیک و نۆرینگەی پزیشکان لە سلێمانی کەوتونەتە شەقامی ئۆرزدیەوە. ئەمەش بۆتە هۆی دروستبوونی قەرەباڵغی زۆر لەو شەقامەدا. بۆ ڕێخستنەوە و کەمکردنەوەی قەرەباڵغی لەو شەقامە سەردار قادر لە بری پارێزگای سلێمانی دەڵێت پارچە زەویەکمان لە نزیک عەلوێی کۆنی سلێمانی بە هاوکاری لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی تەرخان کردووە لە هەوڵی دابینکردنی بودجەشین بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی پزیشکی تاوەکو سەرجەم کلینیک و نۆرینگە پزیشکەکان بگوازێنەوە بۆ ئەو شوێنە نوێیە. وەزیری تەندروستی حکوومەتی یاریمی کوردستانیش دەڵێت بڕیارێکی گونجاوە وەکو وەزارەت و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش پاڵپشتی بڕیارەکە دەکەین. دانیچکە بۆ ئەم بەڕێزانەی دکتۆرەکان فەخرمەندین کە لە شارێکین دکتۆری وامان بۆ دروست بووە و کەرتی تەندروستی وامان بۆ دروست بووە. فەخرمەندین کە هاوکارم بن ڕێگەی عیادەکانی لای ئۆرزدی هەوڵێک بین بۆ چاکردنی هەوڵێک بین بۆ پارچێک دروستکردنی هەوڵێ بین زەویمان تەرخان کردووە لە بەردەمی تارتەڵەبایە لە بەردەمی عەلووی سلێمانی پێشوودا مجمعی تەندروستی تایبەت دروستکەین کە هەم ئێوە ئازادانە هاتشۆ بکەن هەم نەخۆشەکانتان لە جیاتی لەسەرەوەی ئۆرزی بێتە خوارەوە ئیختیاری زیاتری هەبێ چۆیسی زیاتری هەبێ هەڵبژاردەی زیاتری هەبێ بۆ ئەوەی بۆ چەند مختبەر بچێ بۆ شوێنێ بچێ ئێمە هەوڵمان ناوە بودجەی پێویست لە ئامادەکردنەوە و زەوی شمان دیاری کردووە لەگەڵ شارەوانیە کە هەوڵمان بن ئەو ئۆرزی و جادەیە وا لێ بکەین بە شێوازێک بێ هەم ئێوە و هەم خەڵکانی کە کەڵکی دێبینن. من تاییدیە و فکرەیەکەم تاییدیەوەکەم کە ئەوانە هەمووی پشتە مجەمەعێکەوە هەم خزمەت گوزاری ئاسانە هەم پاکترە هەم خەڵک ئەگەر گەراجێکی گەورەی هەبێ خەڵک لە قەڵەباڵغی ئەو شوێنی جادەی ئۆرزی نەجاتی هەبێ. من ئەوە تا ئێستا ئەوەیشی بڵین بەوەرهێنان و ئیشی پارێزگا ئیشی سلێمانیە بەڵام منیش و دکتۆر میرانیش هەردووکمان دامی ئەوەکەین کە ئەو شوێنەی کەرتی تایبەت بگوازرێتەوە و بکرێتە شوێنێکەوە کە خەڵکیش بە ئاسانتر بگا و هەم پاکتر بێ هەمیش ستاندەردی عیادەکان بەرز بکرێتەوە. یعنی مەسەرەن کە تۆ شتە عیادەیەکەوە هەم ئەو خەڵکی کە دانیشێ چاوەڕوانەکە مرتاح بێ و هەمیش شروعی بیناسازی و تەندروستی باشی تیا بێت. زیادەڕۆیکردنە سەر مڵکی گشتی بەتایبەت لە سنتەری شاری سلێمانی بەرە هەڵکشان دەڕۆت. هەبوونی ژمارەی زۆر دەستگیر ڕوەستانی بەنای یاسایی ئۆتۆمبیل جگە لە قەرەباڵغی و دروستکردنی ئاسەنگی هاتوچۆ بوونەهۆی تێکدانی سیمای ناوشار و ناڕەزایەکی زۆری هاوڵاتیان. بۆیە حکوومەتی خۆجەیی سلێمانی بڕیاریدا بە هاوبەشی لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ڕوبەڕووی ئەو دیاردەی ببنەوە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.